خواردنی جێژنەتان خوارد؟ عافیەتتان بێ. ئێستاکە کاک سەعید چی بڵێن؟ ئەویش دەڵێن. لەبەر ئەوەی جێژنەیە و ئێستاش خەڵکی کوردستان هەمووی ئەمە دەبینیتن، حەز دەکەم بە ئامادەبوونین گۆ و ئەو ساڵ بەرهەمم حازر نەبوو لە بۆ جێژنە، بەس گۆرانێکی تازەتان پێشکەش دەکەم وەکو جێژنەیە. لێرەوە دەمەوێت شتێک بڵێم، برادرانیش ئامادە یعنی ئەو گۆرانیان لەبەر نییە، ئەو جەگا هەر شتێک کەم و کوڕێکەبی دەبی مامبورن باشە؟ ئەس بەهانای دڵم نایەستی تەنیایی دەمخوا، دوور لە تۆ دنیام خامۆشە، تۆ کەی دەیتەوە توخوا، کەس بەهانای دڵم نایەستی تەنیایی دەمخوا، دوور لە تۆ دنیام خامۆشە، تۆ کەی دەیتەوە توخوا، دەمە لە دووریت بەسەر چوو کواگەڕانەوە تەیکوە، ساڵە هایە چاوەڕێتم گوڵی ئومێدم نەڕوە، ژیان بێتۆ بەڵایە دەردێکە بێدەوایە، خەمی دووریت ئازیزم دەریایە لە بنایە، دڵی بێتۆم تەنیایە بێپەنا و بێهانایە، هەرچیم هەبێ بێتۆ تەنیام ڕۆحیشم بێنەوایە، هەموو دنیا لە دەورم بێ هەروەک بیا بەوایە، هەستی تەنیایی دەمکوژێ و قورم هەلا تۆدایە، تاکەی من هەر چاوەڕێ بم دەستا ڕەحمێک خودایە، بیرت دەکەم من گیانە تەنیایی دەرد و ژانە، جێبگرە لە ترفەی دڵ بۆ تۆیە ئەم مێدانە، زامی ئەمدا بەڕانە دنیای کردما وێرانە، شەری بێ تۆی جانە تاریکە و بێچێرایە، ئەی ئەسیری دووچاوی خۆمارم شێتانە، بێچارەی دەنیایی غەریبم زۆر زۆر سپاس.